پارێزگای هەڵەبجە ئەمڕۆ کۆڕێکی بۆ سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان و ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و هاوکات سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان ساز دەکات. ئێستا من لە وەڵی بۆنەکانم برار وایە کاتژمێر 4 ئەم دوانیەوە ڕۆیە کۆڕەکە دەست پێ بکات کە لە پشتمەوە ئامادەکاریەکان کراوە بۆ ئەوەی کە سۆران عومەر بگاتە ئێرە و کاتژمێر 4 کۆڕەکە بەڕێوە ببرێت. کۆڕەکەش لەسەر ئایندەی ئێستا و داهاتوو هەرێمی کوردستان بەڕێوەکوێچێت. بۆ زانیاری سەرەتر من میوانداری مامۆستا مەریوانم کردووە کە بەرپرسی ئۆفیسی هەڵەبجەی سەنتەری پەروەردەی لاوانە. مامۆستا ئاماژدان لە بەستنی ئەم کۆڕە بۆ چێگەرێتەوە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە ئێمە لەوە حکاژین ئێمە بۆ خۆمان دوو لایەن ئەبینین دوو گرفتە بینین لە هەرێمی کوردستان لەلایە قەیرانەکان و بێباکی حکوومەت لە وەڵامدانەوە بۆ چاکسازی لەلایەکی تر ناوەشاری خەڵک وە کەمتەرخەمی خەڵک وە بێئاگایی خەڵک لە ئایندەی کوردستان. بۆ ئەمە ئۆفیسی هەڵەبجەی شەیدی سەنتەری پەروەردەی لاوان ئەمڕۆ بە باشمانزانی کۆڕێک بۆ بەڕێز پەرلەمانتار سۆران عومەر ساز بکەین لە هۆڵی بۆنەکان کە کاتژمێر 4 دەست پێ کات کۆڕەکە ومێ دەکەین لەو کۆڕە بەڕێزیان بە پێ و باگراوندەی کە هەیەی و ئەو توانایی کە هەیەی تیش بخاتە سەر ئێستا و ئایندەی هەرێمی کوردستان و بۆ ئامادەبووانی بەڕێزی ڕوون بکاتەوە و کاریگەری خۆی هەبێ لەسەر ئایندەی هەرێمی کوردستان. چاوەڕێگر خەڵکێکی زۆر لە چین و توێژە جیاوازەکان لە پارێزگای هەڵەبجە ئامادەی کۆڕەکە بن. بێگومان ئامادەکاریمان کردووە پێش وەخت وە بانگواز و ڕکلامی تایبەتمان کردووە بۆ کۆڕەکەەوە بەڕێز کاک سۆرانیش خۆی بۆ خۆی کەسێکی ناسراوە کاریگەری هەیە لەسەر قەرەباڵخی کۆڕەکەمان. چەند کۆڕە بۆ کاک سۆران بوو یعنی کاک سۆران دیارە لە چالاکترین هەرە چالاکترین پەرلەمانتارەکانی هەرێمی کوردستانە کە ئەمڕۆ ڕقەمە لە هەرێمی کوردستانەوە خەڵکی هەرێمی کوردستان شایەتی ئەوەی بۆدا بۆیە توانای لێهاتووی بەڕێز کاک سۆران و گرنگی بابەتەکەیش ئێمە بە باشمانزانی بۆ کاک سۆرانی ئەنجام بدەین کۆڕەکەمان. زۆر سپاس. دیارە کاک سۆران ئەندامی پەرلەمانی کوردستان یەکێکە لەو ئەندام پەرلەمانانەی کە زۆرترین چالاکیەوە زۆرترین دۆسی لەبارەی گەندەڵیەوە. سامان فەتاح کە ڕاستەوخۆ لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵم بووی.